ئەم ڕۆژانە زۆر عەزیمن براکانم. هەر کەسێ تایە بە ڕۆژوو بێت، هەر کەسێ خێر و سەدەقە بکات، هەر کەسێ یارمەتی فەقیران بکات، هەر کەسێ سیلەی ڕەحم بگەێنێت، بکەوێتە دوای جەنازەیەک قسەیەکی خەیر بکا، لەم ڕۆژە زۆر ئەجر و پاداشتی هەیە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا ئەفەرمێت: ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام، يعني أيام العشر. پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت: هیچ ڕۆژێک نییە کە کردەوەی تیا بکرێت، کە کردەوەی چاکەی تیا بکرێت زۆر زۆر بەڕێز بێ لە لای خوای پەروەردگار لەم دە ڕۆژە کردەوەی چاک تایە فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانی ترا کە کردەوەی چاکی تیا بکەی. ئەم دە ڕۆژە خوای پەروەردگار زۆر پێخۆشە کردەوەی چاکی تیا بکەین براکان. صلى الله عليه وسلم أفرمي: ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام، يعني أيام العشر. قالوا: يا رسول الله ولا الجهاد في سبيل الله؟ قال: ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء، أخرجه البخاري. وكان في غنبر إخوة أجر يكشف فإذا مس الإنسان ضر دعانا فإذا خوله ثم إذا خوله نعمة منا قال بل هي فتنة ولكن أكثرهم لا يعلمون.